ڕۆژی یەکی مانگ لە ڕووداوێکی تەقینەوەدا لە گوندێکی سەر بە ناحەیە بنگرت خوشکوبرایەک بریندار بوون. نەچمە لای مامۆستا میقداد کە باوشی ئەو خوشکوبرایەیە سڵاوە لێبێ ڕووداوەکە چۆن بوو چۆن ڕووی ئەم بابەتە؟ بە قوربانت بم. ئەم ڕووداوە بڵین دیارە منداڵێک بڵین کێوار تەمەنی 4 ساڵە دیارە ئەم تەقینەوەیە کە بڵین بووە سەری هاوانێکی بووە، یعنی بەشێکی لە هاوانەکەی بۆ سەرەکەی بۆت کەپسولەکەی بۆ تراکەی بۆ دیارە ئەم سەرە هاوانەش مادەیەکی دەرمانی هەستیاری تێدایە بە لێخشاندن دەتەقێ بە بەرکەوتنی شتی بسوک دەتەقێ لەبەرەوەی شتەکە خۆی وا دروست کراوە. ئەمەش منداڵێک بووە نەیزانیوە ئاقلی نەبووە با بڵین پێی وەکو یاری منداڵان وا بووە کاتێکە بە بەردی شێشاوە لە دەستانیدا تەقیوە بە خوشکەکەشی بە خۆشی داکەوتە و ئەوە ئەسڵی مۆزوعەکە و بابەتەکەیە. ماڵۆ پێیان نەزانیوە کاتەکەمی بەدەستەوە بووە؟ کچە گەورەکەم بڵێن کچێکم هەیە باوین تەمەنی 14 ساڵە بەدەستانیەوە دیتوێتی دەیگوت هێندەی گڵۆپێشی بووە بەدەستانی دیتوێتی کتوێتی کێوار بێنە بمدەیە لەبەرەوەیەوە بەشێک بۆ لە تەقینەوەکەی هەموو نەبووە تا ینی هاوان بڵین دیارە بڵین لای کلشی هەیە کە پاروانەی پێوەیە لای پێشی هەیە کە دەڵێ پێم گوتۆ بێنە بمدەیە گریاوە ئەمیش نەمزانیەوە بابە ئەوە تەقینەوەیە پەرۆشە گریانەکەی وی بووە ویسوێتی نەگریا و عزیەتی نەبێ نەشی زانیوە کە تەقینەوەیە لە ئەنجامی ئەوەیدا ئەوە ڕوویداوە. ئەمە لەکوێ دۆزیوێتەوە؟ وەڵاهی منداڵم دەگەڕێن لە دەرۆ لە ناو گوندی بووە نازانم لە دەرۆ پشم خۆم لە ماڵەوە نەبووم واقعی نازانم بیزەبت لە شوێ بۆ بەسەر لە ناو گوندەکەیدا بۆ دیارە ناو گوندەکەش بەحەقەت ئاسەواری حکومەتی بەحث کاتی خۆی کە وێی داگیر کردووە و یعنی ئەو ئاسەوارانە هەرماو لەوێکانە لە گولە تۆب لە گولە ڕاجیما لە گولە هاوانە لە لوغم ئەوانە هەن بەحەقەت ئێساش هەر هەن بۆیە مەسەلە بڵێن ئێسام دایک و باوکانی خۆشەوی جامژگاری دەکەم ئاگار لە منداڵەکانیان بێ. پەیامێکیشم بۆ مامۆستایان هەیە مامۆستایانی سەربەرز بە تایبەتی گوندەکان کۆڕ و سمینار بۆ قوتابیەکانیان بکەن لەسەر مەترسیەکانی مین و تەقەمەنی ئەمە زۆر ئەساس زۆر گرنگە لی دانەبڕێن چونکە ئێمە ساڵانە قوتابی نوێمان بۆ دێ پۆلیەک ئەو نازانێ دەبێ ئێمە ساڵانە نابێ ئێمە بڵین ئەو ساڵ باسمان کرد لی دەگەڕن کۆتاییمان پێێنە لەبەرەوە ئێمە ساڵانە قوتابی نوێمان بۆ دێن پۆلیەشی بنەڕەتی داخلی قوتابخانەکان دەبن دەبێ ئێمە بەردەوام ئەوە وەکو ئاو خواردنەوە و ناخواردن وایە بەردەوام ئینسان پێویستی پێێتی ئەم زانیاریانە هوشاری ژنگەی هوشاری مین و تەقەمەنی ئەوانە دەبێ بەرپا بکرێن و بکرێن. دۆخی تەندروستیان چۆنە؟ وەڵای کەژێ باشە الحەمدولیلا بەس کێوار کە دەستێکی لە دەست چووە چاوەکانیشی بە حەقەت دوێنێ بۆمان عملیات کردوون پرینسکی بەرچاوی کەوتووە داوا لە خوای گەورە دەکەین بینایی چاوەکانی بۆ بجێڕێتەوە ئێوەش دوحا بکەن و هەروەها سوپاسی هەموو دۆست و خزم و ناسیاوانش دەکەم کە بە تەلەفۆن ئەوانە هەموو خزمن هەموو کەس و کارن هاتوون پێشم گوتون کاکە و عەزیەتی لێ ڕەمە بین ڕەمەزانە بەڵێ کچەکە و زیانی بەر جەستی کەوتووە؟ ئەرە وەڵی ئەویش بڵین پرنسکی بەردەم و چاو بەز الحەمدولیلا ئەو دەستی ساغە لاخەکانی ساغن سواز بخوای گەورە. چاوی کوڕەکە و چۆنە ئێستا؟ چاوی کوڕەکەم وەڵی ئەمە دکتۆر دەبێ ئەمە عادی دکتۆرە دوێنە عملیاتی کردووە ئێستاوە دەبێ قەرار وایە بێ سەردانیشی بکە ئەو زانیاریە نەلایویە ئێستا من هیچ نازانم لەسەر ئەوەی جا خۆ چۆنە و چۆن نیە. باشە چۆن تەقیوەتەوە لەو کاتەیە پێی کێشاوە پێششاوە برام منداڵوە دیارە و هەر وەکو گوتم ئەم سەرە هاوانە حەشۆیەشی هەسیاری تێدایە خۆش سوود یعنی بە بزووترین زەربە دەتەقی ئەوەش کە ئەو دەستەش بەو دەستەی کە گرتوێتی بەو دەستەش کە پێیششاوە ئەو دەستەی لە دەستداوە کە پێیششاوە تەقیوە. زۆر سپاس بۆ بەڕێستان ئێوەی سەلامەتی بۆ منداڵەکانە بڵێ سوپاسی مامۆستا عەتای یاڵان قۆز دەکەم مامۆستا عەتای خەمخۆر لێرەوە سوپاسی دەکەم کە بەحەقەت ئەو ڕووداوی منی بە مامۆستا ئالان دکتۆر ئالان وەزیری پەروەردەگەیان دوێنێ شەو پەیوەندی پێوە کردم بە تایبەتی تەلەفۆنکردنی مامۆستا مابات بەڕێوەبەری گشتی بەڕێوەبەری پەروەردەی دوکان مامۆستا نەژاد بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی کە ئێستا هاتۆ بۆکنم یعنی بەڕاستی ئەمن خەمم نەماوە یعنی هەموو ئازارەکان ڕۆشتون ئێستا ئەمن یعنی زەرگم دێشە بەڵام بە تەلەفۆنکردنی ئەوانە ئەو هەموو ئازارانم شکاوە ئەو هەموو ئازارانم نەماوە دەستان خۆش بێ دەستەکان خۆش بێ سپاسەکەم. بەڵێ ئەوەی کە جوبیسی بوون ئەو ڕووداوی کە یەشی مانگ ڕوویداوە کە کوڕی
مامۆستا مێغداد کە لە ڕووداوی ئەو تەقینەوەیە دەستێکی لەدەستدا و چاوەکانیشی زیانیان بەرکەوتەوە، بەڵام لێسادا نەشتەگەری بۆ کراوە و لەژێر چاودێری وردی پزیشکیدایە.